کەمی ڕێژەی سەوزایی لە سنووری پارێزگای کەرکووک گەیشتووەتە ئاستێکی مەترسیدار و حکومەتی خۆجیەیی شارەکەش وێ ڕایدەرکردنی کۆمەڵێک بڕیار هەڵمەتێکی فراوانی نەمامچاندنی ڕاگەیاند. بەدەیان هەزاردار و نەمام لە کەرکووک زەرعەکرێت. سەرەتای هاتنمان بۆ ئەم ئیدارەیە یەکێک لە ئەو مەرجانەی ئیزافەمان کرد بۆ هەموو ئەو عەقدانەی کە ئەدرێتە کۆمپانیەکان یان شەریکاتی کارکردن دەبێ هەر کۆمپانیایەک هەزاردارمان بۆ زەرعەکات. 20,000 شتلە لەگەڵ مقاولەکان هەزاری دانە ئینشاءڵڵا ئەم ساڵە 20,000 احتیمال ساڵی تر 30,000 بوو. ئەو مۆزوع ڕاوەستا بەس ئەم ساڵە ساڵی تریش هەمانە. وەڵی لە کەرکووک سەوزایەکە کەمە، زۆر کەمە، یعنی بە 3 بلێم 5 بلێم 10 کەمە ئەوە نییە. لەپاڵ لایەنە پەیوەندیدارەکان تیمە خۆبەخشەکانیش هاتوونەتە پێش و بە گەرموگوڕی بەشداری لە هەڵمەتەکەدا دەکەن بەو پێیەی هەستیان بە کاریگەریەکانی دەشتایی بوون کردووە. ئێمە وەک ئەنجومەنی باڵای گەنجان 4 تیمانەیە، هەر 4 تیمەکەمان بەشدارە لەم هەڵمەتەیە. ئیشی ئێمە نەمامچاندن و ئاگاداربوونی نەمامەکانە لەبەرەوەی لە پارێزگاوە شوێنەکان دیاری ئەکرێ ئەو شوێنانەی کە پێویستی بە سەوزاییکردنە هەر شوێنێک ئەدرێتە تیمێک. ڕێژەی سەوزی لە کەرکووک کەمە و کەمش بووەتەوە بۆ بۆنەی خۆمان نەزانین تەجاوزات و ئیدامە ینی کەمبوونە، بەڵام ئینشاءڵڵا بەم وعیە و بەم سەقافەتەی کە گەنجانی کەرکووک و مەسئولەکانی خۆمان کە هەیە و دەستی پێ کرد بە بەڕاستی ئەبێژینگا تۆزێ چاکەین و پاکەین. هەڵمەتی نەمامچاندن لە کەرکووک ئەم جارە پێدەچێت جیاوازتر بێت لە هەڵمەتەکانی ڕابردوو. بەو پێیەی لە دوای چاندنی نەمامەکان تیمێکی تایبەت بۆ پاراستن و خزمەتکردنی نەمامەکان پێکهێنراوە. وریا کاکەیی ڤار میدیا کەرکووک. قسەی کۆتایی ڤار دەیکات.